بەریتانەکانی عراق بەهی خۆیان نەزانن یعنی ئەمریکاڵێ من زیاتر لە تریلیۆنێ دۆلارم سەرف کردو بۆی سەدام بڕوخێنم لەبەرەوە بەڵێ دقەتی شتێکی تریش بین بەغدا 132 ملیار دۆلار قەرزارە لە ئاخر تقریر هەفتەی ڕابردوو کە دەرچۆسە قەرزەکانی عراق حکومەتی هەرێمی کوردستان بە عەرزی تەراکومی و بە حقوقی پاشەکەوتی موچی فەرمانبەران و بە حقوقی کۆمپانیاکان و بە حقوقی بارەی بانقەکان کە دەرکراوە لە بەنایاسایی لە بانقەکان و بەو قەرزانەی کە کردوێتی لە تورکیا و لە کۆچۆ حدودی 32 ملیار دۆلار ئەوێ بە ئستحقاقات باڵێن چونکە هەمووی هەر قەرز نییە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان دقت بە ئەم پارانە هیچیە بۆ دەرەکەوێت چێ مستەفیدە لەم وەزعی کە لەسەر عێراق و هەرێمی کوردستان دروست بووە ئەو ڕقەمانە بڵین کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیاندووە و وەزیری سامانە سروشتیەکان خۆی ڕایگەیاندووە کە لە دوایین کۆنگرەی لەندەن کۆنفرانسی نەوتوگازی هەرێم لە لەندەن ڕایگەیاند کە داهاتی مانگانەی حکومەتی هەرێمی کوردستان ملیارە دۆلاری تێپەڕانەوە موچەی پاشەکەوتی فەرمانبەران 450 میلیۆن دۆلارە تقریبا مانگانە ئێستا و لە حاڵەتێکا کە پاشەکەوت لابەری یەتەوە سەر 650 میلیۆن دۆلار کە پێشتر ئەوەندە بوو هێشتا ئەگەر تەواوی موچەی فەرمانبەرانیش بێ هێشتا 250 میلیۆن دۆلاری زیاترە تا ملیارێک دۆلار کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیاندووە کە داهاتی لەوەنە زیاترە لە ملیارێک دۆلار زیاترە مانگانە کەوابێ نەکەر مەسەلەی پاشەکەوت ئەبێ دوانەکەوێت بەڵکو ئەبێ ئەتوانێت موچەی تەواویش با حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی 1 2007